خۆشەویستم ئەم شەوشەوێکی یادگاریە بە تاریخی 5 2024 کۆبینەتەوە لەلای گەنجەکانی زەڕایەن. پێشکەشێکم بە ئەم برایە خۆشەویستانە کاک سەی عەبدول و کاک نەچیر سابر و هەروەها وەسا بەرهەم و کاک سەرتیب هارونی و هەروەها کاک شمێرانی قادری حاجی. پێشکەشێکم بە کاکە عوسمانی خۆشەویست و بە کاکە عەبدوڵای گڵێجار ناسراو بەلالۆ تابێت پێشکەشیانەکەم. وێنە هەڵگەرمان کاگۆرانی خۆشەویست ویدۆ گوڵزارە، هەروەها بە دەسۆپەنجەکەی کاک ڕێواری خۆشەویست. هیوادارم بەدڵتان بێت، هیوادارم بەدڵتان بێت. ئەم گۆرانیە تایبەتە بۆ سەی عەبدوڵی خۆشەویست.
بەگیان وێنەی پەروانە و کاکە بەگیان تۆ وێنەی پەروانە و وێڵ وێڵەوە گەڕم سەرحی و دێوانە و زانە ئەم نەزمە بەزمێ گەڕیانە و بەخۆشی خۆت و باکوڕەکانە و دولانك جاري صدي جاري لبو قل زارا ويدو قل زاري وكاك وقران تويدو قل زاري أرينا وانيك موتو مالك مشويا لشوين بالايتو تڵای پاکە لەون قورەیش و شەو لە باوان وێران لەنجا فێر و شەو بە لەنجە و لارن وەرە ژوور سارم بە چاو بیبێنە ڕۆحی خاتارم ئاخیلاوە خوانەی کابوت و ماڵەکەم شەویە لشوين بالايتو مالكم شوية لشوين بالايتو